ئەو کاتتان باش من شەنکار عەبدوڵڵام لە هەرێم نیوزەوە ئەمڕۆ دیدارێکی تایبەتمانەیە لەسەر مێژووی کورد و کتێبێکی زۆر نایاب و دانستەی کورد کە نووسەر و مێژونووس سۆران حەمەڕەش نووسیوێتی کتێبەکەش بە ناوی مێژووی بزر و نەگێڕاوەی کورد. ڕاستەکەی گرنگی و بایەخی ئەم کتێبە وەک زۆر جار ئەگەر زیادە ڕەوی نەبێ دەڵێن دەبێ بە ئاوی ئاڵتون بنووسێتەوە، بەڵام بەداخەوە تا ئێستا لە کوردستان بایەخێکی ئەوتۆ هەروەکەوەی بۆ زۆر شتی کە نییە بۆ ئەم کتێبەش تا ئێستا زەوئێکیان ڕۆشنایەکی وهای نەخراوەتە سەر. ئێمە لێرە لەم بەرنامە هەوڵەدەین بەشێک ڕووناکی بخەینە سەر کتێبەکەەوە مێژووی کورد ئەوەی هەر لە ناوی کتێبەکەەوە کە هاتووە تەوان کاک سۆران حەمەڕەش پێی وایە کوردەکان هەمیشە لە ڕێگەی ئەوروپیەکانەوە مێژووی خۆیان خوێندووەتەوە یان ناسیوە یان زانیوە، بەڵام جەنابیان هەوڵی داوە بە شێوەیەکی ئەکادیمی و زۆر تەرکیزی لەسەر ئەوەیە کە نووسینەوەی مێژوو ناکرێت بە حەز و خولیا و ئارەزوی هەر کەسێک بێت، ئەوەندەی دەکرێت بابەتێکی تەواو زانستی بێەوە کوردەکان خۆیان بتوان بینوسنەوە. ئەوجا ئەم هەوڵانەی کاکسۆران تا ئێستا دوو کتێبی هەیە لە بواری مێژووە هەوڵێکە بۆەوەی چیتر کورد چاوەڕێی دەستی ئەوانی تر نەبێت و خۆی بتوانێت مێژووی ئەو مێژووە بزر و یان ما بڵێن ئەو مێژووە پرشنگدارەی کە هەیەی خۆی بینوسێتەوە خۆی تیش بخاتە سەری. کاکسۆران زۆر بەخێر بێت. وەکە زانین کتێبەکەت مێژووی بزر و نەگێڕاوەی کورد هەنگاوێکی گرنگە بە تایبەتی لە مێژووی نوێی کوردیە. دەستبردن بۆ کتێبێکی وا دوجاریان با بڵێن دوورکەوتنەوە لەوەی کە ئەوروپیەکان چیەڵێنیان جوینەوەی قسەکانی ئەوان بۆ مێژووی کورد ئەم هەنگاوە چۆن بە خەیاڵتا هات، چۆن بیری کردەوە یان تا چەند پێویستە کورد چیتر خۆی مێژووی خۆی بنووسێتەوە چاوەڕێ ئەوە نەبێت کە داگیرکەران چۆنیان گوێ بە بەرژەوەندی و ئەجەندای خۆیان ئەو مێژووە بنووسنەوە. لە ڕاستیا من لە تەمەنی مناڵیەوە ینی خولیایەکم هەبوو بۆ تێگەیشتن لە کورد لەو هەلومەرجەی کوردیا کە خۆمانتیای ژیان لە مناڵیەوە بینیمانە من بینیمە لە نەورۆزە ئاگرمانگەوە ئاگرەکەمان کوژێنراوەتەوە. ینی تۆ هەموو ڕۆژێک کوردبوون بابەتە لە ژیانتا لەو ڕۆژۆ کە دروزە دیش لەبەرەوە ئەبێ بە پرسیار بوت کورچێ ئەمە بابەتێک بووە لە مناڵی و من لەگەڵمان بووە. ڕاستیە ئەو پەدوو و کتێبانی کە ئەو شتانی کە نووسیمانە هیچی وەڵامێکی ڕۆمان نادوە. ئێمە کۆمەڵێ خەیاڵاتی ئاری و ئەم شتانیان بۆ ئێمە بڵاو کردوتەوە لە منە، ینی بەمانە ڕایان هێنایی ئاریەکان و ئەمانە کراون بە بەژێ لە مێژووی ئێمە پێویستمان بەوەیە تێبگەین کورچێ وەک خۆی. چ ناڕاستەیە کراوە لە ڕابردوویەکی لەوانە هەوڵدراوە ڕابردوویەکی شکۆدار بۆ خۆمان دروستکەین، ئەوە هەوڵ نێراوە کە تێبگەین لە ڕاستی و دروستی. بۆ نمونە من هاتوون جنێوراوە بە کورد هەڵم گرتووە چەند ساڵە یا بۆ جنێوراوە چەندین جار کورد بە دەست بەجەردە باس کراوە بۆ هەمووی مانای هەیە، هەمووی پێویستە لەوە تێبگەین. ینی شاردنەوەی ئەمانە هاوکاریمان ناکات. من بەم ئاڕاستیەکانم کرد کورد بۆ خۆی چێ ئێمە نابێت لە چاوی خەڵکی ترۆ سێری خۆمان کرد. خوێندنەوەی خۆ کارێکی زۆر گرنگە. ئەوروپیە کە هاتووە لەم شوێنانە کاری کردووە پێشەوەی باسیوانکەم من لە هەوڵیان کەم ناکەم، ئەوانە خزمەتیان کردووە، بەڵام ئەبێ بە چاوی ڕخ نەگرانە سەیری کارەکانیان کرد. ئێمەژە بێت سێرکەین زین ئەم کابرا بۆ ئەمی نووسی هەڵەکانی چییە، لاوازی چییە، بەهێزی چییە، چکە ئەمە ناکرێت خۆ ئێمە هەشت شتێک ئەوروپی کردو ئێمە ینی خەتێکی پێڕێن بڵێن نان ئێمە توانین سوودێکی زۆر لەوان بینین، بەڵام ئێمە ئەبێ گەڵاڵەی تێگەیشتنێکی متمانەکراو بە گەنامە لە خۆمان تێبگەین. ئەم کتێبە ئەوەی کردووە. ئەم کتێبە بۆ نمونە پێش ئەم دوو کتێبەی کە بڵاو کراوەتەوە یەک پەرتووک نییە تا ئێستا بڵێ کورد ئاری نییە لە ناو کووردا لە هیچ زانکۆیەکە. ئەمە هەوەشێنراوەتەوە بە تەواوی جاریدا. یەک پەرتووک نییە پێویستێتی میدەکان چێن زمانیان چی بوو. یەکەم جارە لە دوو کتێبە بەڕوونی زمانی مادەکان کراوەتە ڕوو. بۆ نمونە یەکەم ڕاهێنانی ئەسب هیچیە بە بەڵگەوە سەرمێنراوە کشت و کاڵی کورد، یەکەم گەنم چێنراوە هی کورد.
ئێمانێ بزانین ئێمە سەرەتای چیرۆکی شارستانیەتی ئەو کشت و کاڵی کراوە یەکەم کشت و کاڵ لەسەر کە لەسەر خاچی کوردستان کراوە ئەمە بەڵگی شوێنەوەی لە شتەوەی عالم ئەم کتێبە بەڕوونی پێدەڵێت کە سەریکە کوردەکان خۆنە ئەمەیان زانیوە لە ڕابردووە لە تۆمارە نووسراوە بەس ئێمە ئاگاداری نەبوون ئێمە کوردێکی داماوی شوانی نەزانمان پێناسێنراوە ئەمەش بە مەبەستێکی سیاسی هەوڵێکی سیاسیە بۆ ئەوەی کوردێکی شێوەی ڕاو بە تۆ بناسێن نوێسە 5 دەوڵەت عێراق ئێران تورکیا سووریا ئازەربایجان ئەم 5 دەوڵەتە دەستگاکانیان کارەکەن مێژوێکی دروستکراوی هەڵبەسترا و دروستەکەن لە مێژوە هەڵبەستراوە هەمویان هەوڵیان توی لە دەرکەن ئەو ئازەربایجانەی کە مێژوەکەی کوردیە هەتا سەدەکانی ناوەڕاست یعنی هەرهی کووردە ئەو تا ئەمڕۆ یعنی هەتا ئەمڕۆ ئێمە ئاگاداری ئەو مێژوە دەوڵەمەنی نین کە چۆن ئەم وڵاتە لە بناغەوە ئێمە دروستمان کە چۆن چیرۆکەکانمان چیرۆکی باوباپی ئێمان بەو خاکەوە بەسرا بووە ئێمە ئاگاداری ئەمانە نین جا نووسینەوەی مێژوە زۆر زۆر گرانە گرانیەکی چییە تۆ ئەبێ چەندین تیۆری جیهانی بشکێنی ئەم تیۆریانی کە ئەمڕۆ لە زانکۆ و گەورەکانی و هارڤرد و کەمبریج خوێندێ ئەمانە هەڵەن ئەمە یەک بێری ئەوێ دوو زانستیەوە ئەم پەرتووکە ئەمەی کردە هاتووە بە جیهانەڵێ بناغی شارستانیەت لە خاکی کوردستانەوە ڕاستە ئێوە واڵن بەڵام لە کورد خۆشیەوە هاتووە خاڵکەکە کورد بووە ئەمە بەڵگەی زمانەوانی بەڵگەی بڵین بۆ ماوەی و چەندین بەڵگەی تر ئەی بینی تەنانەت ئەو گەن و هەندێک لەو ڕۆکانەی براوەتە ئەوروپا هی ڕۆکە کوردیەکەیە ئەمانێنی هەموو لە هەموو ڕۆکۆ ئێمە خەڵکە ڕەسەنەکەی ئەم ناوچەین ئەبێ ئاوا بەڕوونی و بە پاپشکایی بە بەڵگەنامە ئێمە خۆمان ناسەین ئەم پەرتووکە ئەوە بۆچی ئێمە نەمانتوانیوە قۆناغی چاو لە دەستی ئەوانی کە تێپەڕێنین یانی ئایا تەممەڵی خۆمان بووە هەرچەند بە شێوە لە شێوەکان ئاماژەت پێە بەڵام ئەتوانم ڕوونتر پێمان بڵێ بۆچی بەردەوام چاومان لە دەستی ئەوانی تر بوو هەموو جارێک من واڵمەوە داگی کرایی پرۆسێکی زۆر هاوڵسە داگی کراوی هەروەنی خەڵکی لەسەر خاکەی بە دوایی بڕوا و تەواو داگی کراوی پرۆسێکی قوڵە یعنی بە زانستی بە شێوەیەکی زانستی سەری داگی کراوی کرد مرۆڤی داگی کراو بێ بە مرۆڤێکی ناکارە واتە دایما ئێمە لەم 15 ساڵە بەغایرایە دەستمان کەچی حەزەکەین داوا لە بەغا بکەین شتمان باتێ وەک لەوەی خۆمان حکمی بەغا بکەین ئێمە بەغا لە بەردەستمانە بوو کەچی بۆ ئێمە لە حزبمانە وا ئۆمان وا لێنی لەو پێگەیە مرتاحترین کە خەڵک حکومان بکە ئێمە چکە ئەگاداریەوە نین کە پرۆسی ئیرادەمان تێکشکاوە یعنی ئێمە دەرفەتمان هەبوو حکمی عێراقین دەرفەتمانە بە حکمی ناوچەکە بکەین وە دەرفەتەکە ئاوا کرابوو کەچی بۆ متاهاوین وڵات ئەچی لە میدیای کوردیا هەوڵ دەدەین داواکاریە هێنەکانی نەتەوەکەمان داواکەین با بە داواکاریی تو وڵاتەکەی لە بەردەسا بوو تۆ ئوتوانی فەرزی شتەکەن جا بۆیە بێمەوەی جا ئێمە کە مێژومان نووسی و بەم جۆرەی نووسی ئێمە کابراایکی ئەوروپی مەزەنکو مینۆرسی زانایەکی زۆر گەورە زۆر مەزنە بەڵام مینۆرسی کورد نییە مینۆرسی ڕوونەراتی بەژەوەندی دەوڵەتی رووسیەکە ئەبێ ئەمانە هەمووی ئێمە بخینە پێشچاومان سەیری کاری مینۆرسیەکەین چەندی زانستی و چەند ناتوانێت خزمەتی تێگەیشتنمان بکات لەبوور کە زۆری ژەتوانێت بەڵام ئێمە ئەو کارێکتەرمان بۆ دروست بەهۆی داگیرکراویەوە ئێمە دەستگای ئەکادیمی خۆمان نەبوو ئەلەم 20 ساڵە دروست بووە ئێستاش یعنی هەندێک دەستگای ئەکادیمی وێرانە لە کوردستان ئەمە ڕاستیەکەیەتی خۆیان ئێڵێنە مە شتێک نییە من حەزمەکە باشترین بووینە لە جیهانە بەڵام ئەو دەستگا ئەکادیمیانەی لە دەرەوە شت لەسەر ئەرمینیا ئەو کارە یعنی زانستیانی لە ئەرمینیا ئەکرێت لەسەر کورد لە کوردستان خۆی ناکرێت ئەمە هۆکارەکەشی داگیرکراویە داگیرکراوی ئاسان نییە ئینی مرۆڤی کورد ئێشتا ڕزگار نەبوو ئێشتا هزری سربەخۆ نییە ئەم کە تۆ ناسەربەخۆ بووی کە ئەنووسی لەسەر کورد ئێستا زۆربەی و کەسانی لەسەر کورد دەنووسن یعنی لە مێشتیانە هی کوردێکیان لە خەیاڵا دروستکراوە لەم 5 وڵاتە کوردێکی داماوی بێشارستانیت لەبەرەوە تۆ بڵی تو نەڵێ کە ئەنووسی ئالێرەتانە ینی لە پشتەوە بێوەی ینی بێوەی ئاگادار بی لەسەر ئەو بناغێ لە کورتیەکەی لەبەرەوە ئێمە قەت نەمانتوانیوە
ئەوروپیەکان تێپەڕین بۆی مێژووی کورد تێ بنووسی ئەبێ تۆ بچیتە پشتی ئەو تێگەیشتنە ئەوروپیە خۆت ئەمە بکەیت. ئەم کارش ئاسانی خۆتەکانکردنیوێ دەستگای زۆری ئەوێ ئەمەیە زەحمەتێکی ینی کارێکی ئاسانی لە شوێنێک کاڵەی بێت تێگەیشتن لە کورد مەحاڵە لە مێژووی دێرینی مرۆڤایەتی تێبگەی ئایا ئەمە زیاڕەوی نییە یان ئەم ڕایەت لە کوێ هاتووە؟ لەو پەڕی قەناعەت بۆ چوونێکی تەواو زانستیە بێ تێگەیشتن لە کورد مەحاڵە لە شارستانێتی مرۆڤایەتی بکەیت. تۆ ئێستا من تۆ لەم شارەین کە سلێمانیە لە دەروی ئەم شارە شوێنەگەیە نای بێستان سوور تەمەنی 11,000 ساڵ تۆزە ئەولاتر لە چەند چەماڵ 9,000 ساڵ ئەولاتر بڕۆ دەرەوەی باشوور 12,000 ساڵە. ئێستا کە قساکەین تیم هەیە گەڕێ شوێنی 12,000 ساڵیان دۆزیێتەوە. ئەمە چی پیشانە؟ سەرەتای شارستانیت بەڵگەی مادی هەیە کە هەموو زانکۆکانی جیهان لەسەرەوە کۆکن کە شارستانی لێرۆ دەسی پێکردووە. قۆناغی گۆڕانی مرۆڤ لە مرۆڤی ڕاوکەرەوە بۆ کشت و کاڵی لە کوردستانە ڕوویە. ئەمە یەکلایە ئەمەی کە یەکلانە بوو ئەوە من لەم کتێبا یەکلام کردێتەوە لەم وەرەکە ئەم خەڵکی کە ئەمەی کردووە ئەو شارستانێتە بە کوردی بوو بە کوردی کۆن و یەکەم زمانی نووسراو لەسەر بۆی زەوی کوردیە کە زمانی سۆمەریە. لەبەرەوە کە تۆ سۆمەری قسەکەی کە کشت و کاڵەکە هی تۆ بێ کە قۆناغەکانی گواستنەوە لە مرۆڤی ڕاوکەرەوە بۆ مرۆڤی نیشتەجێی گوند لە کوردستانە ڕوویابێ کەواتە ئێمە ڕێک ڕوانگەی و بۆ چوونێکی زانستی ئین کاتێک ئەڵین بێتێگەیشتن لە کورد مەحاڵە لە شارستانیەتی مرۆڤایەتی بی لە بەرەوەی سەرەتای چیرۆکی شارستانیەتی مرۆڤایەتی لێرەوە دەسی پێکردووە. خۆ ئەمە ڕێکەوت نییە شاخی جوودی کە بە ناوی کوردیشەوەیە هەندێک جار پێڵەن کرد و هەدیان پێڵەن گوت ئەمە ناوی کوردەتەوە کە چیرۆکی نوح کە ئێستا لە هەموو جیهانە هەموو دیگەکان دووبارەیەکەنەوە ئەوە چیرۆکی باو باپیرەی ئێمەیە لەبەرەوەی لەسەر خاکی شارستانیەتی مرۆڤایەتی ئەم چیرۆکانە دروست بۆ ئەمڕۆ لە جیهانە بڵاو بۆتەوە چیرۆکی ئێمەیە کە من واڵم بەڵگەی بۆ ماوەی هەیە بەڵگەی کشت و کاڵیت هەیە بەڵگەی زمانەوانیت هەیە یەکەم ڕاهێنانی ئەسب لە جیهانە کە لەم تێباخراوەتە ڕوو بە زمانی کوردیە یەکەم زمانی نووسرا و کوردیەکە کە ئەیبینی من و تۆ لی تێگەین واتە ئەم من خۆم دژی و ئاڕاستەیەم کورد گەورەکەی و دژی و ئاڕاستێشم کورد چووکەیتەوە منەمە کورد بۆ خۆی بزانین بێ تێگەیشتن لە کورد مەحاڵە لە شارستانێتی مرۆڤایەتی تێگەی و ئەم چەند ساڵی ژیانم بۆ تەرخانگەل لە جیهانە ئەمە بسەرمێنە کە ئەمەیە ڕاستی. کاک سۆران لە دوای نووسینی ئەو کتێبانەوە لایەنە حکومیەکان وەزارەتی ڕۆشنبیری ئەوانە هیچ بەدەنەوە هاتنێک هەبوویان پرۆژەی داهاتوت چییە بێ بڵێن؟ واللهی ڕاستێکی بەدەم و هاتن مەسەن شتێکی ڕوون نەبووە بەڵام پشتگیریی زۆری خوێنەرم هەیە هەوادارێکی زۆرم هەیە لە هەر چوار پارچەکە جاران زیاتر لە باشوور و خۆشەڵات بوو خۆشبەختانە ئەمڕۆ چۆتە بەدەر لە زمانی کوردی بە ئینگلیزی شەنووسی من کتێبەکەم بە ئینگلیزی نووسیوە ئەم کتێبە لە ئەسڵا بە ئینگلیزی نووسرا خۆم تەرجمەم کردەوە کوردی یعنی خۆم بە ئینگلیزی نووسی بە دوای کردووە کوردی مەبەستیشم ئەوە بوو لەوێ چۆن پێشوازێک لە ناوەندە ئەکادیمیونەکانی ڕاستێکی ئاکشنکار لە ئەوروپا ئێشتا نەمانتوانیوە تەمەنەمە کاری من نییە وایە کاری دەستگای حکومی وایە خەریکین ئێستا لە چەند مانگی داهاتووە لە ئەڵمانیا لە فینلەندا لەمانە ینی چالاکیبانە بێ لەم ماوە لە گۆڤارێکی جیهانیا لە سەریە نووسێ هەڵسەنگانی بۆ کرێ و دەودە خەریکی ئێشتا شوێنی خۆی نەکردو لەو باچووکە ئەمە کتێبێک کە لە بناغی تێگەیشتنی مێژووە ئاسان نییە ینی وەختیوە تا بەس پێویستی بە پشگیریی زۆری پشگیریەکە چییە؟ ئێستا کازێک کابراایەکی جوو کتێبێکی زۆر سادە دەرەکە لە ئەوروپا 50 پلاتفۆرمیان هەیە سەکۆیان هەیە لەم سەکۆ کابرا چێشتەکەی پێشکەشەکە بەڵام منەمەم هێناوە شوێنێک نییە یعنی دەستگایەکی ئەکادیمی نییە لە تا ئێستا زانکۆیە لە کوردستانە چکە زانکۆیە میشی سلێمانی سەلاحەدینیش بە تەمان زانکۆی سەلاحەدین مانگینەوە بە تەمای کارێکین بەیەکەوە هێشتا کارێکی ئەوتۆ نەکراوە ینی ئەمە کاری ئەوانە ئەمە کاری ئەوەی کە ئەمە بێ بە گفتوگۆیەک لە ناو زانکۆگانە ئایا ئەمە وایە ئایا زمانی کورد بە سۆمەری قساکە ئایا سەرەتای شارستانی دی کووردە ئەگەر وایە یعنی گۆڕانکاری لە مێژووی مرۆڤایەتیە ئەمە ئەبێ زۆر شت بگۆڕێ
لەبەرەوە کاری زۆر پێویستە ئەوانە بەس بۆ گوتم تاکو ئێستا پەژگیریی زۆری جیهانی کوردم هەیە بۆ خەڵکی هەندێک خەڵکی دەرەوەی کوردیش دەسی پێکردووە بەڵام لە ناو کورد بە تایبەتی کوردی هەندەران و لە باشوور و ڕۆژهەڵاتی ڕۆژهەڵات لەوێ خوێنەرێکی زۆر زۆری هەیە و کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ڕۆژهەڵاتیەکان و بەڕاستی خوێنەرن ڕۆژهەڵات یەکێ لەو کارانی کە کار ئاسانی ژەکە لە باکوور یعنی هەوادارێکی زۆر هەیە ئێوە بیخوێنێتەوە بەڵام بەداخەوە خەریشین بیکەین بە کرمانجی و تووشتیش بەڵام خۆشبەختانە خەڵکی ڕۆژهەڵات بەشێکی زۆریان کوردی خوێنەرێکی زۆر باشن بەرەو بەهۆیەوە ئەوانە توان بیخوێنەوە دەستیان پێگا بەشەکانی تر تا ئێستا دەستیان پێ نەگەیشتوە بەڵام دڵنیابە لە چەند ساڵی داهاتوە وردە ئەم کتێبەت بڵاو بێتەوە بە بەشەکانی کوردستانە و بە جیهانی شاشی بینی چۆن بڵاو بێتەوە بەڵام وەکوتم تا ئێستا شتێکی ئەو توی دەستگای ئەکادیمی ئەو نەهێنی لەم کتێبەدا جەنابە هەوڵەداوە یعنی تەواوی ئەو بۆ چوون و مێژووی کە بۆ کورد دۆستراوە یعنی هەڵتەکێنیان هەڵوەشێنیتەوەیان کورد و تەنی ڕێسەکەیان بکەیتەوە بەخوری پێت وایە لە ناوەندە جیهانیەکانە پێشوازێکی وەهای لێ بکرێت خۆشبەختانە خۆی مرۆڤ دووشتی پێویستە بۆ ئەوەی ڕوبەڕووی دەستگاجیان زمان گرنگە من بە لیزی سمینارەکەم کردوشمە زۆری بەڕێوەیە و پێویستیش بە بەڵگەیە هەموو لە جیهانی زانستیە تۆتوانی ڕوانگە بیت توانی بۆچوونی نوێ بیت بەڵام بەمەرجێ پشتگیری بەڵگەنامەیە هەبێت ئەم بڕوا بخوونی کە من هەمە ئەمڕۆ ئەوەیە کە من هەشتێکەڵێم هەشتێکم لەو کتێباوتووە ئەگەر بەڵگەنامەی لە پشتەوە نەبێت ناینە هەشتێک کە لەسەر کولێم لەبەرەوە من ئامادەم ڕوبەڕووی گەورەترین دەستگای جیهانی ئامادەم بچم لە گەورەترین شوێنەوە ئەشیکەم کە بچم ئەم بابەتە بخەمە لەبەرەوەی ئەو نەڕوونە بۆ من دەڵێنەمی کە ئەمە لە خۆی نەهاتوە تا ئێستا کەسێک نەچوە لە جیهانە بەو شێوەیە کچێ ڕوبەڕووی خەڵک بێتەوە و مێژووی کورد بخاتەوە ئەمە لە ئەنجامی تەمەنی خۆم لە کۆکردنەوەی بەڵگەنامە لە تێگەیشتنێکی قوڵ لە کورد لە ڕووی زمانەوانی لە ڕووی مێژوویەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە هەموو ڕێکەوە من ئەمڕۆ تێگەشتێکی وا خۆم بۆ دروست بووە کە ئەمە هۆنی بڵێ ئەمڕۆ کۆتاییە من هەموو ڕۆژە کارەکەم هەموو ڕۆژە کارێکم لەسەر کورد بۆ ئەوەی ئەو تێگەیشتنم دەوڵەمەندتر کەم و بە دڵنیاییش وەکو پرسیارت کرد بە دڵنیایی ڕوبەڕووی هەموو دەستگاکان ئەپمەوە لە بەرەوەی کارەکەم بەڵگەنامەی لە پشتە کاتێکم نڵێن سۆمەری کوردیە کەس ناتوانێت هەڵوەشێنێتەوە بۆچی ناتوانێت هەڵوەشێنێت لەبەرەوەی ئەمە قسەی من نییە من نەچوون یەک وشەی سۆمەری وەرگێڕم کاری من نییە ئەوە کاری دەستگایەکی جیهانیە کە وەرگێڕانەکە کەسێک ناتوانێت لە جیهانە ئەگەر ئەو بەرامبەر و دەستگای بچوو بن دەستگایەکی جیهانی و بڕواپێکراوە لە زمانی سۆمەریە هەر وشەیەکم وتبێت ئەبێت تۆ لەوێ سێریکەی تایە هەر وشەیەکم وتووە کاڵم ئەمە میدیە و کوردیە دەستگایەکی جیهانی لە پشتیەوەی ئەمە کاری ئەکادیمی بەو شێوەیە کرد تو خۆت ناڵێ وڵا کورد ئەسەن جاران وڵا کورد زەردەشتێت چۆن زەردەشتی لەکوێ بوو بەڵگەنامەت لەکوێ ئەمە جیاوازێکی جا من بۆیە بۆ ینی متمانێکی زۆرم بە خۆمەکە لەسەر کورد قساکەم لە ئەنجامیەوەیە لە بەرەوەی هەشتێکم وتووە دەستگایەکی جیهانی لە پشتیەوە قسەی کردووە یعنی قسەکانم پاڵپشتە بە بەڵگەی زانستی زۆر سپاس دەست چاوت چاودان خۆش بێ خە بەم شێوەیەتی لە کۆتایی بەرنامەکەمان لەگەڵ نووسەر و مێژوونووس کاک سۆران حەمەڕەش تا بەرنامە و دیدارێکی کە بەخواتانە سپێ سپاس